چیرۆکنووسم حسێن شێربەگی لەدایکبووی بۆکان 1952 1952 ساڵی نەتەوەیکردنی نەوتی ئێران بووە، ساڵێکی پڕ هەڵاو هەنگامە. من لەو هەڵاو هەنگامە لەدایک بووم، لەنێ چاوم نووسرا بوو ژیان وەکو تەختەی سەر ئاو بێ و لە زۆر بواردا بکەومە نێو گۆماوەکە و وەمەلەکردن بکەوم. دەورەی قوتابخانەی سەرەتایی و ناوەندی و دواناوەندیم هەر لە شاری بۆکان خوێندووە. دواتر چوومەتە مامۆستای دانشسرایە کۆلێجی مامۆستایان، 4 ساڵەی مامۆستایم تەواو کردووە. 4 ساڵ لە شار و گوندەکانی میاندووە و ساینقەڵا کە لە ڕۆژهەڵات و باکووری بۆکانن خزمەتی مامۆستاییەتی مەعلمیەتیم کردووە. دواتر هاتوومەتەوە بۆکان و تاکوونێ 31 ساڵ خزمەت تاکوونێ خانەنشین کراوم، هەر لە شاری بۆکان بووم. چەند ساڵێک لە دەرەوەی کوردستان و ئازەربایجان لە پارێزگا ناوەندەکانی ئێران وەکو پارێزگای یەزد و کرمان و تاران و فارس و شیراز و بوشێر لە شەریکەکانی جادەسازی و بیناسازیدا کارم کردووە. لە 17 ساڵانەوە وتار و چیرۆکم بە فارسی دەنووسی، لە گۆڤارە فارسەکانی پێش شۆڕشی ئیسلامیدا چاپ بوون. لە 1986ەوە کە گۆڤاری سروە دامەزرا، زۆربەی چیرۆکنووس و شاعری کوردستانی ڕۆژهەڵات لەگەڵ سروە دەستمان بە کوردی نووسین و کوردی خوێندنەوە و هاتنە بواری ئەدەبی کوردی کردووە. تا ئێستا ڕۆمانێک و 5 کۆمەڵە چیرۆک و 4 کۆمەڵە وتار و 3-4 دانە کتێبی وەرجێڕانم لێ بڵاوبووتەوە. کتێبەکان لە دەستگای ئاراز، دەستگای مکوریانی، دەستگای ڕۆشنبیری گوڵان و لە وەزارەتی ڕۆشنبیری هەولێر چاپ بوون، لەگەڵ دەستگای سەردەم، لەگەڵ گۆڤاری ئایندە، گۆڤاری ڕامان، گۆڤاری گەلاوێژینە و گۆڤاری کاروان هاوکاری بەردەوامم بووە. نزیک 300 وتار و کورتە چیرۆک و وەرجێڕانی تیۆریکم لەسەر ئەدەبی جیهانی هەر لەم گۆڤاراندا و لە گۆڤارەکانی ناوەی ئێراندا وەکو سیروان و سروە و بەیان و گۆڤارە زانکۆیەکاندا بڵاوبووتەوە. ئێستاکەش خانەنشینم، کتێبخانەیەکی NGOیی دامناوە. هەموو شتێک لە کتێبخانە NGOیدا هەم بە ئەندام بوون، هەم کتێب وەرگرتن و خوێندنەوە هێنانەوە بەلاش و بە خۆڕاییە. خۆشم هەر خۆبەخش کار دەکەم. کتێبخانەیەکی NGOیی پێ دەڵێن مەردم نەهاد، سازمانی مەردم نەهاد یا سەمەن، کە پێشوازێکی زۆری لێکراوە لە شاری بۆکانداوە، کتێبیش بۆ هەر چوارپاسی کوردستان دەنێرین بە ئەمانەت و بۆشمان دێتەوە. زیاتر کاری کۆمەڵایەتی فەرهەنگی ئەدەبی من لە بواری چیرۆک و ڕۆمان و زانست و تیۆری چیرۆک و ڕۆماندا بووە. یەکەم خۆم پێ نووسەرە نەک وەرجێڕ و نەک توێژەر کاری داهێنانی چیرۆک و ڕۆمانم کردووە. بۆ ئەم کارە بۆەوەی کە کارەکەم زانستی بێ و لە چوارچێوەیەکی ماقوڵدا بێت، ئەدەبی فارسم باش متالعە کردووە. ئەدەبی فارس لە سەرەتای ئەدەبی مودێرنیانەوە، شەمس و تۆغرای باقر میرزای خوستەوی، یەکی بوودێکی نەبوودی محەممەد عەلی جەماڵزادە، کتێبەکانی سادقی هیدایەت، ئەمانە لە قیر و ناکبیری پێشکەوتووی فارسن لە چیرۆک و ڕۆمان نووسیندا، و کتێبەکانی عەلی دەشتی و محەممەدی حیجازی و حوسێن قوڵی مستعان کە لقێکی ڕۆمانسی ئەدەبی فارسن سەرەتا و دەست پێکردن. ئەدەبی فارسم باش متالعە کردەوە بە بۆنەی ئەدەبی فارسەوە کە ئەدەبی فارس وەرجێڕانێکی زۆر بەربڵاو و قوڵی هەیە لە ئەدەبی ئەمریکایی، ئەوروپایی، ئەدەبی زیندوی جیهانی. لە ئەدەبی ئەوروپایی کەڵکم زۆر وەرگرتووە، یعنی دیوناسبوون و ئاشنابوونێکی باشم لەگەڵ ئەدەبی ئەوروپایی هەیە. وەکو بە تاریخچە من دەتوانم مێژووی ئەدەبی فەڕەنسی، ئینگلیزی، ئەمریکی و زۆربەی ئەوروپا بە مێژووەکەی بجێڕمەوە. لەسەر قوتابخانەکانی کلاسیکی یۆنانی
ڕۆمانس لە سەردەمی ڕێنیسانسدا قوتابخانەی ڕۆمانسی، قوتابخانەی ڕیالیزم، قوتابخانەی سمبۆلیزم، ناتورالیزم، قوتابخانەی مدێرنەی فەڕەنسی، قوتابخانەی پۆستمۆدێرنە و ڕیالیزمی جادوویی، ئەدەبی چیرۆکی ئەمریکای لاتین، ناسینی کەڵەنووسەرانی ڕیالیزمی جادووی وەکو گابریل گارسیا مارکێز، ئانجێلا ئاستۆریاس، خۆرخە ئامادۆ، خوان ڕۆلفۆ، ئەمانم لایەن وەرگێڕانی فارسەوە باش خوێندوێتەوە. ئەدەبی کوردی خۆمانم چه ئەدەبی کلاسیکی وەکو شاعیرە کلاسیکەکانمان، چه ئەدەبی چیرۆکی وەکو دەستپێکی چیرۆکی کوردی باش خوێندوێتەوە، وەکو مێژوو بە مێژوو خوێندومەتەوە. ئێمە هەمومان دەزانین یەکەم چیرۆکنووسی کورد بە گشتی دەڵم بە کورمانجی ژووری و کورمانجی نۆڕاست خواروەوە لە ناو بادین زبانەکاندا بووە، وەکو ئەوەی کە یەکەم پەخشانووسی کورد مەلا مەحموودی بایەزیدی 1856 کۆمەڵە چیرۆکێک بە هاوکاری ئەلێکساندەر ژابا دەداتە دەرێ لە چیرۆکە کوردیەکان. هەر بە هەمکاری ئەلێکساندەر ژابا ئەم چیرۆکانەی مەلا مەحموودی بایەزیدی بە فەڕەنسی و ئینگلیزی وەردەجێڕدرێن و بڵاو دەبنەوە. لە پاش مەلا مەحموودی بایەزیدی 1903 لە ڕۆژنامەی ڕۆژی کووردا فوادی تەمۆ چەند چیرۆکێک دەنووسێ، ئەمە شەر کوردی بادین کورمانجی ژووریە، بەڵام چالاکی ئەمڕۆیین و پێشکەوتووی ئەدەبی کوردی عەرەب شەمۆیە کە دوو ڕۆمان بە نێوی کوڕەشوان، ڕۆمانی دووهەمی بە نێوی قەڵای دمدم پێشەش دەکاو دەنووسێ. ئەمانە هەموو بادین بوون. یەکەم نووسینی چیرۆکی کوردی لە سولەیمانیەوە لەلایەن جەمیل سائیب بۆ دەست پێ دەکا، نۆڤلێتێکی بڵندە بە نێوی لە خەوما، ئەمە 1924 بووە. بە دوای جەمیل سائیبدا پسر ئەدەبی کوردی نوێ دێتە ئاراوە، عەلاءەدین سەجادی، مامۆستا پیرمێردی نەمر، ئەمانە بە گۆڤاری ژین و گۆڤارەکانی دیکە هاندەرێکی باش دەبن بۆ قەڵەمی کوردی. لە کوردستانی ڕۆژهەڵات ئێمە چیرۆکی کلاسیکیمان هاوکار لەگەڵ سێچکوڵی بابان، مصباح الدیوانی ئەدەب، سەیف القوزات، وەفایی، شێخ ئەحمەدی کۆر دەست پێ دەکەن. ئەدەبێکی کلاسیکی چاک، شێعری کلاسیکی چاک بناغەڕێژی دەکەندا دەمەزێنن. لە پاش مەلا مەحموودی بایەزیدی 1903 لە ڕۆژنامەی ڕۆژی کووردا فوادی تەمۆ چەند چیرۆکێک بە کورمانجی ژوورو دەنووسێ. زۆر کەس پیان وایە ئەمە ناچێتە نێو چوارچێوەی چیرۆکی هونەریەوە، بەڵام تەقالا و چالاکی جدی ئەدەبی کوردی دیسانێکتر بە زبانی کورمانجی ژوورو، عەرەب شەمۆ، بە نووسینی کتێبی کوڕەشوان و بە نووسینی کتێبی قەڵای دمدم دەستی پێ دەکات. ئەمانە بە زبانی کورمانجی ژوورو بوون. دوای ئەوانە لە 1924دا یەکەم چیرۆکی کوردی بە ناوی لە خەوما لەلایەن جەمیل سائیبەوە لە سولەیمانی بڵاو دەبێتەوە. نۆڤلێتی لە خەوما جەمیل سائیب نۆڤلێتێکە لەسەر دەوران و سەردەمی شێخ مەحموودی حەفید کە باسی دەورانە دەکات و لێکدانەوەی سەر دەکا. دوای لە خەوما مامۆستا پیرەمێرد، مامۆستا عەلاءەدین سەجادی، مامۆستا شێخ محەممەدی خاڵ لە گۆڤاری ژین و ڕووناهی و سەرباقی ڕۆژنامە گۆڤارە کوردیەکاندا هاندەرێک و بناغەدارێکی چاک و مەبەلغێک و مشتەویقێکی باش دەبن بۆ قەڵەمی کوردی و قەڵەمی کوردی ئاراوە. لە کوردستانی ڕۆژهەڵات ئەدەبی کلاسیکیمان بناغەکەی زۆر پتەودا دەڕێژدێت. شاعرانێکی کلاسیکی گەورەی کوردستانی ئێران وەکو شێخ ئەحمەدی کۆر، وەکو سەیف القوزات، وەکو مصباح الدیوانی ئەدەب، وەکو مامۆستا وەفایی، شێعری کلاسیکی زۆر چاک لەگەڵ قوتابخانەی بابان هاوکار هاوزمان لەگەڵ ئەوان بڵاو دەکەنەوە کە لە نێو ئەدەبی کوردیدا بەنێوبانگن. وەکو پەخشانی کوردی، وەکو چیرۆکی کوردی یەکەم جار لە 1922دا لە سەردەمی کۆماری کوردستاندا مامۆستا حەسەنی قزەڵجی کە خەڵکی شاری بۆکان بووە چەند کورتە چیرۆکێک لە گۆڤاری هەڵاڵەدا بە هاوکاری مامۆستا هەژار لە ڕۆژنامەی کوردستان ئۆرگانی کۆماردا بڵاو دەکاتەوە کە ئەم چیرۆکانە دواتر لەگەڵ چەندین چیرۆکی دیکەدا لە دووتۆیی کتێبی پێکەنی گەدادا کۆڕی زانیاری کورد لە بەغدا چاپێن دەکات، دواتر لە ئێران و لە دەرەوە چاک دەکرێنەوە. بە دوای مامۆستا حەسەنی قزەڵجیدا کە دەستپێکەری چیرۆکی کوردی لە کوردستانی ئێرانە دکتۆر ڕەحیمی قازی
کورتە ڕۆمانی پێشمەرگە دەنووسێت کە لە 1920 بڵاو دەبێتەوە 1920 ببوورن 1920 کە دەکاتە 1950 بڵاو دەبێتەوە و ئەم چالاکیە درێژەی دەبێت پچر کاکە سوارەی خانیزادە لە بەرنامەیەکی ڕادیۆییدا بە نێوی تاپوو بوو ملیڵ چەند پەخشان و کورتە چیرۆک و لێکدانەوە و تەفسیر بە نەسەر دەنووسێت چالەکیەکانی بەڕێز زیددەیاد کاکە سوارەی خانیزادە کە لە بەرنامەی ڕادیۆیی ڕادیۆکوردی تاران و کرماشاندا بە نێوی تاپوو بوو ملیڵ بڵاو دەبووە دواتر لە دووتەیی دوو کتێبدا شێعرەکان بە نێوی خەوبەردینە و پەخشانەکان بە نێوی تاپوو بوو ملیڵ بڵاو دەبنەوە لە ڕۆژنامەی کوردستاندا لە تاران تاقمی ڕووناکبیر وەکو سەدیقی مفتیزادە و کاکە سوارەی خانیزادە و جەماعەتێکی تر چالاکی دەکەن تا دەگەینە سەدەمی شۆڕشی ئیسلامی لە دوای ڕاپەڕینی گەلانی ئێران دژ بە شایەتی و دژ بە ئەمریکا تەقالا و چالاکی شێعر و چیرۆکی کوردستانی ڕۆژهەڵات زۆر پەرەدەگرێت و تاقمێکی زۆر قەڵەم بەدەست لە شاعر و نووسەردێنە کایەوە یەکەم کتێب لە 1959دا وەکو بڵێن 1970دا بە قەڵەمی کاگوسفایر خانیزادە بە نێوی ئاشەوان کە چوار کورتە چیرۆکە بڵاو دەبێتەوە بە دوایدا باقەبێنی مامۆستا ئەحمەدی قازی بڵاو دەبێتەوە و بە دامەزرانی گۆڤاری سروە لەلایەن زیندایە دینەبر مامۆستا هێمنەوە تاقمێکی زۆر هەم فێری کوردی خوێندنەوە کوردنووسین دەبن و هەم فێری سالاکی دەبن و قەڵەمهایەکی جددی لە شێعر و چیرۆ دەدێنە ئاراوە وەکو جەلالی مەلەکشا وەکو معرفی ئاغایی وەکو کاگەتای نەهایی وەکو کاک محەممەدی ڕەمەزانی و پۆلێک یا بڵێن شەپۆلێکی باش چیرۆکنووسی بەرپرس و ملتەزەم دێنە کایەوە ئێستاکە بەختەوەرانە هەم لە شێعردا هەم لە چیرۆدا هەم لە توێژینەوەی ئەدەبی کۆمەڵایەتی فەرەنگیدا لە کوردستانی ڕۆژهەڵات چالەکێکی باش لە ئارادایە و هەردەم و هەرکات بەرە و گەشە و نەشە و پێشەوە چوون دەچێت من لە سەردەم و خۆناغ و بڕگەیەدا هاتمە بڵاوکردنەوەی کتێب کە بەختەوەرانە لە کوردستانی ڕۆژهەڵات لە کتێبی کوردی پێشوازی دەکرا سەرەتا چەند کورتە چیرۆکێکم لە گۆڤاری ڕامان و گۆڤاری ئێستا و کە دواتر داخرا و گۆڤاری ئایندە جێوەگیرتەوە لە چاپدا لە گۆڤاری کارواندا چیرۆکم لە چاپدا ئەم جارە کوێنێ وەکو کتێب یەکەم کتێبی خۆم بە نێوی ڕۆمانی شاربەدەرم بڵاو کردەوە ڕۆمانی شاربەدەر ڕۆمانێکی نوێ خوازیە کاری نوێی داهێنانی زۆر تێداکراوە و بەختەوەرانە هەم لەم دی و هەم لەو دی و هەم بۆ کڕین و فرۆش و خوێندنەوە و هەم بۆ پێشوازی معنەوی کەیفی بایەخی پێشوازێکی زۆری لێکرا بەڕێزانێکی وەکو عەباس عەبدوڕەزاق بەڕێز لەتیف هەڵمەت بەڕێز مامۆستا حوسێن عارف بەڕێز مامۆستا شێرزاد حەسەن بە خوێندنەوەی زۆران پێخۆش زۆران پێشوازی لێکردووە لەم دیویش بەڕێز مامۆستا برایمی یونوسی بەڕێز مامۆستا فەتا ئەمیری بەڕێز ئەحمەدی قازی و سەرباقی نووسەران لە گۆڤاری لە ڕۆمانی شاربەدەر وەکو یەکەم ڕۆمانی نوێخواز و مدێرنەی کوردی ڕازی بوون بە دوای شاربەدەردا من 3 ساڵ دواتر کۆچیرۆکی دۆنادۆنم لە تاران بڵاو کردەوە کە پێشوازی شاربەدەری لە نەزەر خوێندن و کڕین و فرۆشەوە لێ نەکرا ولی لە نەزەر کەیفی و پێشکەوتووی کاری تۆریک و تەرح و نۆخوازی و داهێنانی نوێ لە چیرۆکی کوردیدا کارێکی جددیە کارێکی زۆر تاقیکارانەیە دوای کۆچیرۆکی دۆنادۆنە من کۆ ئەفسانەیەکی وڵاتانی ڕۆژهەڵاتیم لە چاپدا بڵاو کردەوە بە نێوی دایە باوە کتێب بۆ بخێننەوە بۆ چینی لاو و گەنج و مێرمناڵ بوو کە ئەمەش باشی پێشوازی لێکراوە لە شانی 22 وڵاتی سربەخۆی ڕۆژهەڵاتیدا چیرۆکێکی کوردستانی ڕۆژهەڵاتیشم لەگەڵیان داناوە کە لە کتێبی حکایەتی ماسی بەڕێز مامۆستا فەریق حەسەنم هەڵبژاردووە بە دوای ئەماندا چالەکیەکانم وەکو بڵاوکردنەوەی کتێب زیاتر لە کوردستانی باشوور بووە بە سپاسێکی زۆرەوە دەستگای ئاراست سێکتێک بوو لە سابدام ئاوێنەی جادو کۆ ئەفسانەیەکە چریکەی چیرۆکی فارسی کۆوتارێکی تئۆریکە دوو و توێژ لەگەڵ
بەڕێز شاریار مەندەنی پور و بەڕێز منسووری کوشان کراوە دوو وتاری زۆر تۆریک دوو وتوێژی زۆر تۆریک لەسەر کولی ئەدەبی فارس و بەتایبەت کتێبخانەی ڕیاڵیزمی جادوویی و پرۆسەی شەپۆلانی زەین یا شەپۆلانی هۆش. دوای ئەمە کتێبێکی دیکە بە نێوی سعات سێ و بیستوقی بەرەبەیان کۆی چیرۆکانی شاملووە کە شاملووک و شاعر ناسراوە وەکو شاعر بەنێوبانگە وەلی چیرۆکشی بووە چیرۆکانیشی زۆر پێشڕەوانن لە ساڵ 1952 چیرۆکی ڕیاڵیزمی جادوویی ئێرانی نووسیوە. ئەم کتێبەش دەستگای ئاراز بڵاوی کردەوە. دوای ئەمەدا دەستگای مکوریانی کتێبێکی بڵاو کردمەوە بە نێوی چیرۆکی نوێ مرۆڤی ڕێبازی نوێ کە 6 وتاری تئۆریکی ئەدەبیە بە قەڵەمی ئەلەن ڕۆبگرێ پێشە و وتەبێژی چێونسانی نوێی فەڕەنسی. ئەم زارەکوونێ دەستگای وەزارەتی ڕۆشنبیری لە هەولێر کۆچیرۆکی دەستبەسەر ناڵشکێنەی بۆ بڵاو کردمەوە لە بەرگێکی جواندا بە سپاسی زۆرەوە. هەروەها دەستگای گوڵان کۆچیرۆکێکی بڵندمی بە نێوی مشکەکانی ڕۆح بڵاو کردەوە. پێشتر لەو دەستگای سەردەمیش نۆڤلێتێکی بڵندی سارەماگۆم وەرجێرا بۆ سەر زبانی کوردی بە نێوی چیرۆکی دوورگەی نەناسایی بڵاو کردەوە. ئەم جارەکە کە ئەو قەیرانی سامان و دارایی هاتە پێشێ چالێکیەکانی بڵاوکردنی کتێب هێناوە ئەم دی و لەم دی و نۆڤلێتێکی بڵندی چارلز دیکەنزم کرد بۆ کوردی ئاوازی کریسمەسم بڵاو کردەوە و کۆوتارێکی ئەدەبی خۆم بە نێوی وێستگەکانی منم بڵاو کردەوە و ئێستاش لە نۆرە چاپدا دواترین کۆمەڵە چیرۆکم بە نێوی ئەوا جێم هێشت ئەم شارە زۆر شتی دیکەش ئەمانم بڵاو کردوێتەوە وەکو کتێب. چەند کارێکشم ئامادەیە بەداخەوە دەستگایەک بۆ خۆم ڕزوو ئەم نەکردووە بڵاو بێتەوەوانە چوارکتێبێکم ئامادەیە لە دەرفەتی خۆیدا بڵاو دەبنەوە. بۆکان شارێکی چکۆلە بوو لەسەر زادەی ترانزیتی تەورێز کرماشان تەورێز سنا ورمێ کرماشان ورمێ سنە بوو. مسافر وەکو فارس و تورک و سەرباقی نەتەوەکانی ئێرانی زۆر بۆکان دارچویان دەکردوانە ڕۆژنامە و گۆڤار و کتێب دەگەیشتە بۆکان و بەتەوەی کە شارێکی چکۆلە بوو سینەمای نەبوو تیاتر و شانۆی نەبوو کۆنسێرتی نەدەکرا ڕابواردن وەسیلەی ڕابواردن کەرەسەی ڕابواردن کەم بوو وەکو سنەت و دابوونەریتی زوو حەقایەتخوانی باوی بوو حەقایەتخوانی دەکرا لە شوانی زستاندا لە شوانی ڕەمەزاندا. بابی من بە بنەماڵە لە چیرۆک بێژیدا لە ئەفسانە بێژیدا ئاوێک ڕژا بوو ڕاوێژێکی خۆشی جێرانەوەی بوو. زۆر جار خزم و کەس داوەتیان دەکردین یا داهاتنە ماڵمان و تەکلیفە نەبابم دەکرد چیرۆکێکی کۆنیان بۆ بجێتەوە وەکو سەلیم جەوهەری وەکو ئەمیر هەمزە وەکو ئەمیر ئەرسەلان وەکو شێرۆیە وەکو شانامە بابم لە باوی واپیانی خۆیەوە کە سەوادار بوون و خاوەن گوند بوونوانە ئەمانەی لە ڕووی کتێبەوە بیست بوو وەکو سەنەد و بەڵگەیەکی مەکتوب و نووسراوەیی دەیزانین بە ڕاوێژی خۆشی خۆیەوە ئەمانی دەجێراوە ژێرەوەر و ڕاوێکی باش بوو کاریگەری و تاسیرێکی باشی بەسەر جۆگردا دەبوو. ئەمنیش کە منداڵ بووم لەگەڵ مام و خاڵ و خزم و کەس و میوان جۆم دەدا چیرۆکەکانی باوکم زۆر ئالوودەی چیرۆک و جێرانەوەی چیرۆک و جێرانەوە ببووم. دواتر کە چوومە قوتابخانە و دووسێ کلاسە بکەن سەوادێکم پەیدا کرد کە لە قوتابخانە گەڕامە و بەرەو ماڵەوە لەسەر ڕێگاکەم کتێبفرۆشیەک بوو بە نێوی ئیسماعیل زادە خوا ئەفووی کە حاجی ڕەسوڵ ئیسماعیل زادە یەکەم کتێبفرۆشی و بۆکانیدا نابوو و جزوی یەکەم کەسان بوو کە لە بۆکاندا گۆڤار و ڕۆژنامەی دەفرۆشت. حاجی ڕەسوڵ ئیسماعیل زادە و میرزا عەبدوڵای برای خزمەتێکی زۆریان بە ڕووناکبیری و کتێب و قەڵەمی بۆکان کرد و کتێب و ڕۆژنامەیان بەردەوام دێنا. دواتر خوا لێ خۆش بوو شاعری ناسراوی کورد عومەری سوڵتانی مەشهور بە وەفا ئەم چالەکیی ئیدامەدا. ئەمن لەبەر دوکانی حاجی ڕەسوڵ ئیسماعیل زادە ڕادۆستم گۆڤارەکانم تەمەشا دەکرد مجلەکانم تەمەشا دەکرد
ناکاو ڕۆژێک تەمەشام کرد خوانسەیە کەڵواساوە ئەم چیرۆکانی باوکم بۆ خزم و کەس و خاڵ و مامی دەژێراوە بە کتێب لەنێو خوانچەکەدان دراون سەلیم جەوهەری سێپەری ئەمیر ئەرسەلان شێروەیە شانامە ڕۆستەمنامە زۆرم پێخۆش بوو کەوانم دی دەرکرد دۆستێ برایەک هەوڵێ خزم و کەسێکم دی بۆوانە چوومە ژوورۆکتم ئەم حاجەقام کتێبانم دەیەکی پولی دەبێ ئەوەندەی پوڵ دەبێ من لە پولجیرفانی خەرجی ڕۆژانی خۆم شتێکم خەرج دەکرد و شتێکم لەجێراوە تاکوێنێ پوڵەکەم گەیشتە هەندێکی کە بتوانم کتێبێ بکڕم ڕۆژێک کتێبێکم کردی بە شێر بوو لێ حاڵی نەدەبووم ئەوەم لەگەڵ کتێبێکی پەخشان گۆڕێەوە ڕۆژێک تر بە شەریکایەتی هاوڕێیەکەم کاگومەری عەبدوڵڵا بەژی کە جەنابیشیان نووسەرن و کتێبی بەرزایەکانی بەربایان نووسیوە و کتێبی دیکەشیان بەدەستەوەیە بە هاوکاری شەریکایەتی کاگومەری عەبدوڵڵا بەژی کتێبی لەیلی و مەجنونمان کردی دواتر کتێبی سەلیل جەوهەریمان کردی دواتر هەر لەگەڵ کاگومەری عەبدوڵڵا بەژی لەگەڵ ئەدەبی ڕۆژ ئاشنا بووین کتێبی ڕەهای فەریدون تەولیمان کردی کە کتێبێکی شێرینەی فارسی بوو و کتێبی ئایدا دەرئاینە و ئایدا درەخت و خەنجەری خاتر شاملومان کردی هەر بە شەریکایەتی کاگومەری عەبدوڵڵا بەژی و ئەم کتێبانە دەچوونە نێو دۆستان لەماندا بە دۆستۆر فێق بخوێننەوە چالاکێکی زۆر سەیر لە بۆکاندا پەیدا بوو کە لاوەکان لە 12 ساڵە مەباڵا کتێب بخوێننەوە ڕەنگە ئەگەر خۆڵکێشان نەبێت یەکێ لە ناوەندەکانی یەکێ لە هاندەرەکانی یەکێ لە بناغدانەکانی ئەمن بووم کە هەر کتێبێکم دەکری بە زۆر و بەخوای و سەدی گرانم لە دەسەپاند کە بیخوێننەوە یادمە ڕۆژێک هاوین بوو قوتابخانە تەحتیر بوو لەبەر دوکانی بابم دانیشت بووم بە دریگاکە قاناوێک بوو بایەک پەڕەکازێکی دەهێنا و دەهێنا و دەهێنا دەکتم پەڕەکازە بووە گوناحە بووە مەزلومە و باە بووە گەڵتەی پێ دەکات بۆ عەزێتی دەکات تا بە هەڵی گرم و نەجاتی دەم پەڕەکازەکە مڵگرتەوە پەڕی لاپەڕەی گۆڤارێک بوو دەست کرد بە خوێندنەوەی ئەلجەزایری لەژێر دەسەڵاتی فەڕەنسیدا خەریکی خەبات دژ بە داژیەکانی فەڕەنسی بوو بە دەوی فەڕەنسیەکان لە جزایی دەربکات باسی ئەم چالاکەی بوو ڕۆمانێک بوو دەستا لە پلە و ئاستی لاواندا ئەم لاپەڕەیە کە دەبووە دوو لاپەڕی پشتور و خوێنمەوە زۆر شیرین بوو دواتر ڕفێقەکانم دوای نیو سالی هاتم وەلام هەلوێ دانیشتون دەماخێن جاخۆ ئەم گۆڤارە لە بۆکانی باشینەکەن خاوەن گۆڤارەکە بیکرین هەستێناتی ملای خاوەن گۆڤارەکە وتمان جەنابی ئاغای فەڕۆخی یادی بەخێر کاک فەڕۆخی ئێستا لە کانەدایە ئەگەر ماوە یادی بەخێر ئەویش قایمقامی ڕۆژنامە ئیتلاعات گۆڤارەکانی ئیتلاعات بوو بۆ بڵاوکردنەوە ئەویش زۆر جیرۆدەی بڵاوکردنەوەی فەرهەنگ و زۆری خزمەت بە خەڵکی بۆکان کرد ئێستا کە لە کانەدایە یادی بەخێر بچوینە لای ئیسڵاو و چاوکۆچی وتمان ئەم ڕۆژنە ئەم گۆڤارەمان دەبێت ئەم چیرۆکەشمان دەوێت تێیدا کوتی بەخۆوە 4 ساڵ لەوە بەر بوو ئەمە نەماوە مەزلەکە و گۆڤارەکە ئەوەی تران ئەوە تەواو بووە وەلی بە کتێب بڵاو بۆتەوە ئێوە دەتوانن کتێبەکەی بکڕن کوێن نێویسی کتێبەکە نێوی قارەمانی سەحرا نووسەر بەهرام ئەفرەهیە بیکڕن خب نەبوو دوای 6 مانگ حەویمان ڕۆژ دەچوون بۆ قوتابخانە لە دواناوەندی دەبخێند وەکو بزانم یەکوروی دواناوەندی بووم تەمەشام کرد لە پیادەڕە و تورکێک لە میاندووەوە هاتوو ئەم کتێبی داناوە بۆ فرۆش ئەم کتێبەش تێدایە دەستدای کتێبەکەم لێ کردی قارەمانی سەحرا ئەم کتێبە خۆم و ڕفیقانی خۆم هەموو خوێندیانەوە هەموو پێمان خۆش بوو هەرم کتێبە هانی داین و دوای کتێبخەنەوە بکەین و نەبچێتەوە و کتێبخەنەوەکی چالاک وجودا هەیە لەو کاتەشەوە ئەمن دەستم کرد بە نووسین لە ئینشاکانی سەری کلاسی مەدرسەدا لە ئینشاکاندا کورتە شێر و کورتە چیرۆکم دەناو بۆ گۆڤارەکان تاکوونێ لە 67دا لە 67دا من لە چێبرکەی گۆڤاری جوانان یان لاوانی تاراندا چیرۆکێکم بەراوە بوو زۆر هەندەدێک بوو بۆ من وانە وەم چالاکێ بەردەوام بوو هەر لە سەر ئەوەی کە لە بۆکان کەرەسەی ڕابواردن شوێنی ڕابواردن نەبوو و تەنیاشێکی دەکەوت ڕۆژنامەیەک و گۆڤارێک و کتێبێک بوو و لەسەر کاریگەری حەکاجێرانەوەکانی باوکم و حەکاجێرانەکانی نەمر ئاغا فەیزوڵڵاخانی شەجیعی کە لە قاوەخانەکانی بۆکان حەکاتی بە ڕاوێژێکی زۆر خۆش دەجێراوە لەچی جوماندلایە دوای تەنیا شوێنێک یا تەنیا کەرەسەیەکی ڕابواردن کە کتێب خوێندنەوە و گۆڤارخوێنەوە بکەوتین و درێژەی بۆ تا ئێستا
مناڵیش وەکو گەورە ڕابواردنی دەوێت کایە و گاڵتە و گەپ و سەرقاڵبوونی دەوێت چ باشتر کە ئەم کایە و ڕابواردن و سەرقاڵبوونە لە بناغەوە بتوانێت لە داهاتوودا بووی بێتە کار بووی بێتە کاری فەرەنگی بووی بێتە چالاکێکی مفید حتا ئێمە بۆ مناڵان کە کەرەسەی گەمە و یاری دەکرین وەکو ئۆتۆمبیلێکی لاستیقی وەکو تیارێکی لاستیقی وەکو باوەشێنێک وەکو دەمانچەیەک ئەمە کەرەسەهایەکی بۆ بکرین کە بۆ گەمە ببێت و بتوانێت بەکار تەبدیل ببێت بتوانێت لە داهاتوودا بەکار تەبدیل ببێت فێری کاری بکات بتوانێت لە داهاتوودا بە شۆڵ تەبدیل ببێت کەس پێش شۆڵە پیشەیە بدا بوو من ئەوە هەمیشە لەبیر بووە مناڵ ئەگەر لە مناڵێەوە فێری خوێندنەوە نەبێت فێری کاری فەرەنگی نەبێت فێری فکرکردنەوە نەبێت لە گەورە ساڵیدا زۆر چەتوونە لە گەورە ساڵیدا کەرەسەی ڕابواردنی ێزگار زۆرە چێ کەرەسەی بە کەڵک و بە قازان چ کەرەسەی خراپ و ڕێونکەرە زۆرە زۆر هەیە بۆی دەچێت تازە لاوێک گەنجێک لاوێک وەکو ڕابواردن وە دوای مەشروباتی ئەلکۆل بکەوێت وەکو مادە سرکەرەکان بکەوێت وەکو شەڕ و کێشە و ئەوە بکەوێت بەڵام ئەگەر لە مناڵیەوە بناغەی کاتڕابواردنەکەی باش دامەزرا بێت باش فێرکرا بێت و دوای چالاکی خوێندن دەکەوێت و دوای زانکۆ دەکەوێت و دوای توێژینەوە دەکەوێت و دوای خوێندنەوەی کتێب و گۆڤار دەکەوێت و دوای چالاکی مەدەنی و NGOی دەکەوێت دەچێتە ژینگە پارێزیەوە دەچێتە ئاگای لێبوون و پاراستنی ئاژەڵە بێسیابەکانی کۆمەڵایەتیەوە دەچێتە عکاسیەوە دەچێتە نەقاشی دەچێتە پەیکەرە سازیەوە دەچێتە خوێندنەوەی کتێبەوە دەچێتە نووسینەوە دەبێتە نووسەرێک شاعرێک داهێنەرێک دەبێتە دەرهێنەرێکی سینمایی ئەمە هەمووی پێویستی بەوە هەیە کە لە منداڵێەوە وەک گەورەی لەگەڵ حساب بکەیت کاتی ڕابواردنی بۆ جێبەجێ بکەیت کەرەسەی ڕابواردنی بۆ جێبەجێ بکەیت بە حیسەیەبی بێنی لەژێر چاوەدێریت دابێت وام لەبیر بێت ئالبێر کامۆ نووسەری فەڕەنسی کە خەڵاتی نۆبڵیشی وەرگرتووە لە نووسەرە هەرە ناودارەکانە دەڵێ هونەرمەند کاتێ دەتوانێت کەسایەتی خۆی بە کۆمەلگا ڕابگەیەنێت کە بەشداریکردن لە چارونووسی گشتی کۆمەڵایەتیدا بارێکی سەرشانی خۆی بنووسێت خۆی بناسێ نووسینی چیرۆک و ڕۆمان نووسینی شێعر بڵاوکردنەوەی کتێبە چیرۆک و ڕۆمان و شێعر بڵاوکردنەوەی توێژینەوەی ئەدەبی یەکێ لەو چالاکیانەیە کە چەند مەبەستی تێیە یەکێ لە مەبەستەکان ئیلتیزامێکە کە بە کۆمەلگای پێشکەش دەکەی بە پرسیارزیەکە کە بە کۆمەلگای ڕادەگەیەنی ئەمن دەرهەق خاو خێزانەکەم دەرهەق جیرانەکانم دەرهەق خەڵکی شارەکەم دەرهەق نەتەوەکەم هەستی بە پرسیارەتی دەکەم هەستی ئیلتیزام دەکەم خۆشم دەوێن پێم خۆشە خزمەتگوزاریان پێ بکەم خزمەتیان پێ بکەم چیرۆکنووسین یەکێ لە مەبەستەکانی ئەم ڕاگەیاندنی کەسایەتی خۆت بۆ بەشداریکردنە چارنووسی هەمەگانیدایە یەکی لە مەبەستەکانی دیکەی ئەوەیە کە نووسەر دەڵا لە بیرم مەبەنەوە منتان لە یاد بێت منیش هەم بۆ دۆستایەتی بۆ برایەتی بۆ چالاکی مەدەنی بۆ ژینگە پارێزی بۆ زۆر خزمەتی کۆمەڵایەتی بۆ قوتابخانە بۆ پەرەپێدانی کاری خوێندن کاری نووسین کاری قوتابخانە بە یارمەتی چوونی لێ قەومەوانی زەلزەلەوە سێڵاوەوە بوومە لەرزەوە نەداران و هەژارانەوە نەخۆشانەوە دەست گیرۆیی نیازمەندان و محتاجانی کۆمەلگاکەمەوە ئێمە شەینێمەش لەگەڵ ئێوە نیمەش لەگەڵ خەڵکین چیرۆکنووسین دەیەوێ وەکو مەبەستی جیهان برازێنێتەوە جیهان خۆشکە جیهان جوانکە ئەو دەرفەتە براخسێنێ بۆ خەڵکی کۆمەلگاکەی و بۆ خەڵکی جیهان کە کاتیان بە فیرۆ نەدەن کاتیان بە کاری بە نرخ و بە کەڵک و بە بایەخ تێپەڕ بکەن کتێب بخێنەوە شێعر بخێنەوە چیلۆک بخێنەوە توێژینەوە بخێنەوە کتێبی فەرەنگی بخێنەوە کتێبی ژینگە پارێزی و کتێبی پاراستنی ئاژەڵ و ئاژەڵی بێ خاوەن بخێنەوە کتێبی ڕاپەڕینە کۆمەڵایەتیەکان بخێنەوە
کتێبی چارنووسی گەلان و مێژووی گەلان بخێنەوە هەمووی ئەوانە مرۆڤ پەروەردە دەکات مرۆڤ پەروەردە دەکات لە کۆمەڵگادا مرۆڤێکی لە خۆڕایی نەبێت مرۆڤێکی بێ ئارمان نەبێت مرۆڤێکی بێ ئیدئۆلۆژی نەبێت مرۆڤێکی مرۆڤ خۆشەویست بێت لە خزمەت کۆمەلگاکەیدا بێت کاتی خۆی و کاتی مرۆڤانی کۆمەڵەکەی بە کاری گرنگ و باش و بە کەڵک پڕ بکاتەوە چیرۆک نووسین وەکو زۆربە و زۆربەی هەرە زۆری چالێکیەکانی مەدەنی کە لە خزمەت کۆمەلگا و مێژوونەتەوەدان لە خزمەت کۆمەلگا و مێژوونەتەوەدایە تەنانەت ئەگەر سیاسیش نەبێت مێژوویش نەبێت لە جوانکاریدا هەیە لە جوانی ئەفرەندندا هەیە لە هاندانی مرۆڤدا بۆ چالەکی جوانی ئافرینی هەیە ئەگەر لە بیرم بێت تۆدۆرۆفە دەڵا چیرۆک ژیانە و نەبوونی چیرۆک مەرگ گشت ئەم چالاکی و جوانی و کەرەسە و هەڵس و کەوتی دیکە لە ژیانی ئێمەدا هەیە لە چیرۆکیشدا هەیە گشت ئەم وتووێژ و قسەکردن و دیالۆگ و چالاکیانەی کە ئێمە لە کۆمەلگادا دەبینین لە چیرۆکیشدا هەیە چیرۆک مرۆڤ پەروەردە دەکا بۆ دیالۆگی جوان بۆ گفتوگۆی جوان بۆ هەڵس و کەوتی جوان بۆ دیوناسبوون و ئاشنابوون لەگەڵ ڕەوانشناسی وەکو بڵین دەروون ناسی لەگەڵ مرۆڤ ناسی لەگەڵ کۆمەڵ ناسی تەنانەت چیرۆک گەورەمانی مێژووی لەگەڵ دیوناسبوون و ئاشنابوون لەگەڵ مێژوو لەگەڵ چالاکی کۆمەڵایەتیەکان بەربەرەکاری کۆمەڵایەتیەکان لەگەڵ لێکدانەوەی باری دەرونی مرۆڤ لە هەر شین و تۆژێکدا و لە هەر تەمەنێکدا چیرۆک مرۆڤ پەروەردە دەکا بۆ ژیانی باش بۆ ژیانی داهاتوو بۆ بەدەستەوەگرتنی ئەرکێک لە بەرامبەر کۆمەلگاکەیدا خەڵکەکەیدا بۆ بەڕێوەبردننی جوانی کارە کۆمەڵایەتیەکاندا چیرۆک تەمەشای ئەوە دەکا کە مرۆڤ شایانی ئەوە هەیە خزمەتی پێ بکردرێت ئاگاد لێی ببێت تەنانەت ئامۆژگاری بکەی دەنا پێشانی بدەی ڕێگای جوان ڕێگای باش چالەکەی باشی جوانی پێشان بدەی کە بە قەولی کابرایەکی ڕەشۆکی کوتی دوای کاری خراپ نەکەوێ و دوای کاری چاک بکەوێت کات بە فرۆ نەدا و کات بۆی گرنگ بێت کات بۆی ئاڵتۆنی بێت کاکی لێوە بگرێت خۆی پەروەردە بکات مناڵی پەروەردە بکات کەسایەتەکەی بەرز بێت کەسایەتەکەی خاوەن فەرەنگ بێت خاوەن ژیار بێت خاوەن تەمەدون بێت ئاستی ژیانی پاک و خاوێنی و فەرەنگی و کۆمەڵایەتی نەتەوەکەی بەرێتە سەرەوە نیشاندەری ڕێگای جوانی بێت پاکی بێت سربەخۆیی بێت ئاکار و ئەخلاق جوان بکات یارمەتی و دەستگیرۆیی و هاوکاری لەبینی مرۆڤەکان لە پەروەردە بکات چیرۆک لەسەری نییە نەسحەت بکات لەسەری نییە تەڵقین بکات وەما لەسەرێتی ژیان نیشاندات بە چیرۆک بە ڕۆمان وای نیشاندات کە جوانیش تێدا بێت پیسیش تێدا بێت و مرۆڤ بۆ خۆی خاوەن هەست و بیرە خاوەن هۆشە خاوەن زانستە خاوەن حزرە جوانیەکە و پیسەکە کە دەبینێت تەبعەن جوانەکە دەبژێرێت دوای جوانەکە دەکەوێت بە ئەخلاق دەبێت هەستی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی تێدا بەرجەستە دەبێت و دوای کارە جوانەکان دەکەوێت و دوای خزمەتگوزاری دەکەوێت و دوای خزمەت بە مرۆڤ دەکەوێت چیرۆک مەبەستی هونەر دەپێکێت مەبەستی ژیان دەپێکێت مەبەستی داهێنان دەپێکێت ئەگەر ئەم جیهانە خولقا گۆیەکی وەحشی بوو پڕ لە ئاژەڵی وەحشی و دڕندە پڕ لە سێڵا و پڕ لە زەلزەلە و بوومە لەرزە پڕ لە هەرچی ناخۆشی و قات و قڕیبەوەیە ئەوە مرۆڤ بوو بە چالاکی خۆی بە کردەی خۆی بە ئەرک و زور و زەحمەتی خۆی ئەم جیهانەی لە وەحشەوە هێنایە سەر ژیار و تەمەدن و ڕازاندنەوەی شارێک نەبوو باغی گشتێک نەبوو بڵوارێک نەبوو ئەم ساختمانە دە تەبەقە و بیستەبەقە و سەد قاتانە نەبوون ئەوە مرۆڤ بوو دروستی کرد باڵەفڕێک نەبوو هەلیکۆپتەر و تەیارەیەک نەبوو ئۆتۆمبیلێک نەبوو قوتابخانەیەک نەبوو هەمووی هیچ چالاکی مرۆڤە هەمووی چالاکی مرۆڤە کە بە زانست و بە هزر و بە ئەقڵ و بە ڕەنجی شان ئەم جیهانی ڕازاندوێتەوە چیرۆک دەیەوێ کامڵکەرەوەی
چالاکی مرۆڤ بێت بۆ ڕازاندنەوەی جیهان بۆ خۆشکردنی جیهان بۆ ئەوەی کە شوێنێک ببێ بۆ حەسانەوە شوێنێک ببێ بۆ ڕابواردن شوێنێک ببێ بۆ عەداڵەت و ئازادی و بەرایەتی و بەرابەری و خزمەت بە مرۆڤ و ڕازێک وایە بپرسین مرۆڤ چێیە مرۆڤ چییە چیرۆنووس چێیە چیرۆنووس چییە لە بینی مرۆڤ و مرۆڤایەتی و نووسەر و نووسرایەتیدا جیاوازیەک نییە ئەو مرۆڤەی بە ڕۆشنبیری دەگات بە زانست دەگات بە وشیاربوونەوە دەگات لەگەڵ ئەو نووسەرەی کە ڕۆشنبیرە کە زانایە کە بەسەر بارودۆخی کۆمەڵایەتیەکەی خۆیدا کۆمەلگای خۆیدا زاڵە دەزانێت چۆ بە شۆیە کۆمەلگا بۆ شۆرەچێت مرۆڤ بۆ شۆرەچێت مرۆڤ چالاکی بۆ دەستگیرۆیی نیازمەندان و حەوجێ و فەقیر و هەژار و کاری باش و کاری کۆمەڵایەتی و کاری فەرەنگی و کاری نەتەوایەتی دەکات کاری سەنعەتی کاری زانستی چالاکی لە فیزیادا لە ڕاضەدا لە زانستدا لە هونەردا لە مجەسەمەسازی لە وێنەگری لە شێوەکاری دەکات چیرۆکنووس یەکێ لەم کەلێنانە پڕ دەکاتەوە لە یەکێ لەم ساحانەدا مەیدانانەدا چالاکی دەکات ئەگەر هەر کەس لە ساحەی خۆیدا لە پیشەوکاری خۆیدا خاوەن ڕاستی و دروستی بێت خاوەن ئەزمون بێت ئەزمونونەکەی کەڵکی باشی لێوەرگی بۆ خازانجی کۆمەلگا چیرۆکنووسیش یەکێ لەو کلێنانی گرتووە یەکێ لەو کار و پیشانی گرتووە کە کۆمەلگا بڕازێنێتەوە خزمەت بە کۆمەلگا بکات خزمەت بە مرۆڤ بکات خزمەت بە چی بکات وا من یەک شت دەڵێم ئەگەر هەر مرۆڤێک لە هاندی خۆیەوە وەکو کاسبکار وەکو کرێکار وەکو بەننا وەکو خاوەن پیشە فەلاحەتی و ئابوووریەکان ڕاست بێت دروست بێت هونەرمەندانیش لە شانی ئەوان لە هەر ڕشتەیەکی هونەردا فەرق ناکات مامۆستایەکی زانکۆ دکتۆرێک ڕۆماننووسێک پەیکەرەسازێک مۆسیقارێک ڕاست بێت دروست بێت ئامانجی ئەوە بێت کاری باش کاری جوان کاری بایەغدار بکات بۆ مرۆڤ بۆ مرۆڤایەتی بۆ کۆمەلگاکەی کێشەی نووسەرانیش هەمان کێشە کۆمەڵایەتیەکانە هەر وەکو دکتۆرێک مامۆستایەکی زانکۆ خوێندکارێک خاوەن پیشەیەک کێشەی هەیە بۆ زۆر گرفتی بنەماڵایی خۆی بۆ زۆر گرفتی کۆمەڵایەتی بۆ زۆر گرفتی نەتەوایەتی بۆ زۆر چالاکی NGOیی و کاتی ڕابواردن نووسەرێکیش ئەم کێشانی هەموو هەیە جا بەستە بەوەی کام نووسەر بێت و چۆن ژیانێکی هەڵبژار بێت و چۆن ئارمانجێکی هەبێت و چۆن ئیدۆلۆژیکی هەبێت یەکێ لەم کێشانە لە هەبوونیدا لە وجودیدا بەرزەسە دەبێتەوە گرنگتر دەبێت بایەغدارتر دەبێت نووسەرمان هەیە کێشەکەی تەکنیک و فۆرمی نوێی داهێنان و نووسینە نووسەرمان هەیە کێشەی توێژینەوەی هەیە شێت و شەیدای توێژینەوەی زانستە ئەدەبیەکانە بۆ دوای دەکەوێت مێژووی نووسین چۆن بووە مێژووی خۆش نووسین چۆن بووە مێژووی شێوەکاری چۆن بووە نەخێر مێژووی چیرۆک چۆنە مێژووی نەقڵ و ئەفسانە و چیرۆکە ملیەکان کە لە نێو خەڵکی ڕەشۆکیدا باوە چۆن بووە نووسەرمان هەیە کێشەی کۆمەڵایەتی هەیە مەبەستی لە نووسینی چیرۆک و ڕۆمان دەربڕینی دەرد و ئازار و پێش و ژان و بڕکی مرۆڤە لە کۆمەلگای ئیستیبداد زەدەدا لە کۆمەلگای ژێردەسەڵاتی دیکتاتۆردا دیکتاتۆریەتدا نووسەرمان هەیە بۆ دوای مافی خانمان دەکەوێت کە خانمانی کۆمەلگای کوردی کۆمەلگای ئاسیایی کۆمەلگای ڕۆژهەڵاتی زۆر لە ژێر دەسەڵاتی زوڵم و زۆردان زۆر لە ژێر قەیدوبەندی کۆمەڵایەتیدان زۆر نووسەر خزمەت بە کیژان و خاتونانی کورد دەکاتە مەبەستی قەڵەمەکەی چ بە نووسینی وتار چ بە نووسینی شانۆنامە چ بۆ نووسینی ڕۆمان دوای ئەم مافانە دەکەوێت زۆر نووسەر دوای مافی مرۆڤ دەکەون زۆر نووسەر دوای
داهێنانی نوێ وەکو چیرۆک و ڕۆمانی مۆدرنیستی و پۆست مۆدرنیستی دەکەون زۆر نووسەر دوای چیرۆک و ڕۆمانە مەبەستدارە بەرپرسیارەتە نەتەوەیەکان دەکەون سیاسی و شۆڕجێرانەکان دەکەونوانە کێشەی نووسەر هەمان کێشەی مرۆڤەکانی کۆمەلگایە و هەر نووسەرێکی وکو ئەرزم کردی یەکێ لەم کێشاندا لە نووسینیدا بەرزەستە دەبێتەوە حەولدا لەم بوارەدا چالاکێکی گرنگ و بەنرخ بکات ئەگەر بێمە سەر قسەیەک لە دڵ و دەروونمەوە بۆ دۆستانی نووسرم بۆ مرۆڤی کۆمەلگاکەمان یەک شت دەڵێم برایەتی لە کۆمەلگایەکی تێروتەسەلدا برایەتی لە کۆمەلگایەکی خاوێندا پاک و خاوێندا چ پاک و خاوێنی کۆمەڵایەتی و شۆستە و شەقام و کۆڵان و باغی گشتی سروشت چ پاک و خاوێنی ئەخلاقی و ئاکاری ئەم هەڵسوکەوتی پاک و خاوێن بە برایەتی و ئەڵات و ئازادی بە دەستگتی یەکگرتن بە میهرەبان بوون لەگەڵ یەکتر زۆر بە نرخە بۆ هەموو کەس ئێمە بەس کاتێک دەحەسەینەوە کە ڕعایەتی مرۆڤ بکەین مدارا لەگەڵ مرۆڤ بکەین مرۆڤ بیناسوونی ناسین برامان بێت هەڤاڵمان بێت خۆشەویستمان بێت بە هاوارێەوە بچین تەبعەن لە نیازی ئێمەشدا ئەویش بە هاوارمانەوە دێت کۆمەلگای مرۆڤ و مرۆڤایەتی کۆمەلگای ئەقڵە هزرە زانستە هەست و سۆزە خۆشەویستیە برایەتی میهرەبانیە ئەگەر ئاوا بێ سەر دەکەوێ پێش دەکەوێ شوێنی حەسانەوە دەبێت شوێنی ڕابواردن دەبێت ئەگەر بەغیل بین حەسوود بین ئێرەیی بەرین بە دیتران ئێرەیی بەرین بە دەوڵەمەندان ئێرەیی بەرین بە زانایان ئێرەیی بەرین بە مرۆڤە سەرکەوتوەکان ئێرەیمان دێتەوە سەرڕێ لەمان بۆزێننەوە تاکمان دەخەنەوە هاوکاریمان ناکەن دەستمان ناگرن لە نووسینەکەماندا لە بڵاوکردنەوەکەماندا لە بڵاوکردنەوە ئیدئۆلۆژی و ئارمانجەکەماندا تاق دەکەوینەوە دەستێک بەتەنێ تاقی نایە دەنگی نایە ئەمە پەندی پێشونیانی کووردە دەستێک بەتەنێ دەنگی نایە دەبێ ئەم دەستی دیتران بگرێت دیترانیش دەستی بگرن ئەگەر دەستەکان دەستی یەک بن ئەگەر دەستەکان لە پشتێک بن ئەگەر دەستەکان لەسەر شانێکتری بن ئەگەر جیهان و مرۆڤ بە چاوی برایەتی تەمەشا بکەین بە چاوی چالاکی بۆ بەختەوەرکردنی مرۆڤ پاک و خاوێنی کۆمەلگا بەختەوەرکردنی کۆمەلگا بکەین کۆمەلگایەکمان دەبێ دەتوانین تێدا هەناسەڵ کەشین پشوو بدەین بحەسەینەوە ئەگەر غەیرەز ئەوە بێت دیتران ببۆزێنین بە غیری و ئێرەی بە دیتران بەرین حتمەن هاوکاریمان ناکەن برایەتیمان ناکەن نە خۆمان دەحەسەینەوە نە دەیەڵێن دیگەرانیش بحەسێنەوە چەندە خۆشە لە کۆمەلگایەکدا بی مزاحمی کەس نەبی ئەزیەتی کەس نەکەی بەرگری لە چالاکی باشی دیتران نەکەی حەسوودی پێ نەبی هاوکار بی لە دەستت بێ چاکە بکە لە دەستت نایە خراپ مەبە هەر لە نێو کۆمەلگای کوردیدا زۆر قسەی نەستەق و پەندی پێشینیان و زۆر زانستی تازە لە ئەم بیر و بڕوا پاک و خاوێن و جوانە موسبەت دەڵێن ئەرێنی دەڵێن هەیە کە ئەگەر کەمێک لە خۆربوردووی بکەین کەمێ خۆبەخشی بکەین پێی دەگەین و لە دۆخێکی ئاوادا کۆمەلگا پێشکەوت دەکات سەرکەوت دەکات کۆمەلگا پاک و خاوێن دەبێت کۆمەلگا سەنەتی دەبێت کۆمەلگا وەرزێریەکی پێشکەوتوی دەبێت کۆمەلگا ڕزق و ڕۆزی زۆر دەبێت کۆمەلگا لانی حەسانەوە و سڵح و برایەتی بەخۆیەوە دەبینێت و مرۆڤ بەگشتی تاقی مرۆڤ لە کۆمەلگایەکی ئەوادا هەستی سەربەرزی دەکات هەستی کەسایەتی بەرز دەکات هەستی ئەخلاقیەتێکی بەرز دەکات و دەحەسێتەوە ئەو مەهمە دەحەسێتەوە لە کۆمەلگایەدا من کەرەسەی حەسانەوەی دیتران پێک نەێنم بۆ حەسانەوەی دیتران چالاکی نەکەم بۆ حەسانەوەی کۆمەلگا و پاکخاوێنبوون و کۆمەلگا پێشکەوتی کۆمەلگا هاوکاری و برایەتی نەکەم لەگەڵ منیشی ناکەن کەس ناحەسێتەوە وا چاکە هەمومان
کارێ بکەین هەمومان بحەسەینەوە. بەختەرەوەرانە ئەمن ئەو خۆششانسیەم هێناوەکە لە کۆمەلگای کوردەواری خۆماندا خۆشەویست بم هەر کە دەستم لە نووسین بە فارسی هەڵگرت هاتمە ساحە و مەیدانی بواری ڕووناکبیری کوردیەوە زۆری پێنەچوو رادیۆکان تەلەڤیزیۆنەکان گۆڤارەکان و توێژیان لەگەڵ دانام بەرنامەیان بۆ دانام ناساندیانم ڕاو بیرروڕای منیان ویست داوا کرد ساحەیان دامێ بیر و بڕواکانم بڵاو بکەمەوە فێستیڤالە کوردیەکان میهرەجانە کوردیەکان داوەتیان کردم بانگشتیان کردم ڕێزیان لێگرتم فستیوالی گەلاوێژ لە سولەیمانی بە سپاسێکی زۆرەوە لە گشت بەڕێوەبەرانی فستیوالی گەلاوێژ لە هەموو دەورەکانیدا منی بانگ دەکرد و لە هەمووشیدا لە ئەو کەسانم کە زۆری مەیدان دەدامێ جارێک دانێکی چیرۆک خوێندنەوە و قسەکردن و توێژ لەگەڵ نووسەران بۆدانام لەگەڵ بەڕێز ساڵی سوزەنی شاعری سەقزی و بەڕێز بێزاری کوردستانی شاعری مەریوانی بووین یەکدانی تەواو لە نوێی بەیانی و تا دوای نیوەڕۆ ئەم سێ نەفەرە لە سولەیمانی لە هۆڵی دانشگا ئێمە چیرۆکمان خوێندەوە وتارماندا قسەمان کرد پرسیارمان وەڵام داوە دیسان چیرۆک و شێعرمان خوێندەوە دیسان وەڵامی خەڵکمان داوە ڕێزمان لەگیرا فستیوالی گەلاوێژ جارێک ڕێزگرتنی بۆدانام جارێکی تر بانگی دەکردم خەڵاتی نووسەران کە بەراوە دەبوون من دەمدا گۆڤاری ئێستا گۆڤاری ئایندا بەرهەمەکانی منیان بە لە شاو چاپ دەکرد دەستگای گوڵان کتەی بۆ چاپ کردووم لە هەولێر گۆڤاری ڕامان زۆر بەرهەمی من بڵاو کردوێتەوە گۆڤاری کاروان زۆر بەرهەمی بڵاو کردوێتەوە لە میهرەجانەکانی هەولێردا وەکو ڕێزگرتن لە مامۆستا هێدی وەکو ڕێزگرتن لە مامۆستا هێمن وەکو فێستیوالی هێمن بۆ خوێندنەوە چیرۆکی چرونسانی کوردستانی ڕۆژهەڵات بەشداریم کردووە چیرۆکم خوێندوێتەوە وتارم داوە لە دیهۆک تەنانەت لە ئاکرێ و دیهۆک ئەمن خوتبەم بووە سوقەڕانیم بووە ڕێزم لێگیراوە لە کوردستانی ڕۆژهەڵات لە گۆڤاری سروەدا لە گۆڤاری سیرواندا لە گۆڤارە زانکۆیەکاندا لە فستیوالی میهرەجانەکاندا لە هەمویاندا بە حیساب هاتووم حسابم بۆ کردو بر حسابە لەسەر کردووم مەیدانیان داومەتەیە لەگەڵ بیسەری خۆم لەگەڵ بیسەری کورد لەگەڵ خوێنەری کورد لەگەڵ کتێبخێنی کورد بەرەوڕوو بووم قسەم کردووە ڕاستەوخۆ قسەم بۆ کردوون ڕاستەوخۆ ڕێزیان لێگرتووم من زۆر 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 قەرزداری خەڵکی کوردم ملەتی کوردم ساحەی ڕووناکبیری ئەدەبی کوردیم کە لە هەر چۆ بووم بە محیبەتەوە بە میهرەبانی و بە برایەتیەوە لەگەڵ من هەستەون دانیشتنوانە ڕەنگە بڵێم ئەوەندەی کە ئەمن هەست بە بەرپرسیاتی لە بەرابەر کۆمەلگای کوردی دەکەم دەهێندە زیاترم برایەتی و ڕێزگرتن دیوە ئەو هەموو کتێبی بۆیان چاپ کردوم ئەو هەموو بەرهەمێنیان چاپ کردو ئەو هەموو مەیدانی بمێن ئەو هەموو سوقەنە ئەو هەموو وتوێژێکە لەگەڵ تەلەڤیزیۆنەکانم بووە لەگەڵ رادیۆکانم بووە لەگەڵ گۆڤارەکانم بووە کەم نووسەرێکی کورد کەم شاعرێکی کورد بەختەوری بووە کە ئەوەندەی مەیدان بدەنێ سپاسگوزاری هەمووانم سپاسگوزاری ئێوەشم کە بەسەرتان کردومەتەوە سپاس بۆ ئێوەش